لاری کۆتایی خولی تازە پێگەیشتوانی کوردستان لەسەر یاریگاییانەی ئاڕەڕات لە پیرمام هەولێر و هەندرێن بێگەیشتن. لە سەرەتا یاریەکەوە تازە پێگەیشتوانی هەندرێن باڵادەستر بوون. دلۆڤان کەمال بەسەر هەوڵی گۆڵیدا ستون بۆ بەربەست. لە خولەکی چواردا ئەحمەد مامەند نزیک بوو لە گۆڵ ستون ڕێگری لێکرد. ئاکام ئارام کارە تەواو نەکراوەکەی تەواو کرد و هەندرێنی کردە خاوەنی گۆڵ یەکەم. هەولێر لەم گێمە تەنها ئەو وەڵامەی هەبوو کەوا یوسف کاروان شوتی کرد و کەیوانی گۆڵپارێز لە گۆڵەکەی دووری خستەوە. لە نیوەی دووەم لەگەڵەوەی هەولێر بۆ گۆڵ یەکسانی فشاری خستە سەر گۆڵی هەندرێن، بەڵام تازە پێگەیشتوانی هەندرێن لە دوو دەرفەت تەواو نزیک بوون لە گۆڵ. هەڤاڵ دڵسۆز بە ئاسانی لەدەستیدان. لە خولەکی هەشتا و دوو دلۆڤان کەمال لە هەندرێن کارتی زەردی دووەمی بەڕووبەرز کرایەوە و بە کارتی سوور کرایە دەرەوە یاریگا. هەولێر سوودی لە کەمی ڕێژە یارزانانی تیپی بەرامبەر بینی و هێرشەکانی چڕ کردەوە، بەڵام نەیتوانی بە گۆڵ بگات و یاری بە سەرکەوتنی تازە پێگەیشتوانی هەندرێن بە کۆتا هات. وەڵای یارێکی خۆش بوو، دەمانزانی دەبینە پاڵەوان و ئەنجامەکە زۆر قڕس بوو. ئێمە دەمانزانی لەگە هەولێرێ ئەوە دەکەینە بەرامبەریەک، بەس بەڵام هەولێریش هەوڵی خۆی زۆر زیاتردا، بەڵام ئێمە بووینە پاڵەوان. ئێمە گەمەکی جوانترمان کرد. زۆر سپاسی کەناڵەکەتان ناکەم، بەڕاستی زۆر یارمەتی گەنجولاوەکانمان ئەدەن و هەموو جار لە پشتیانن. بۆ یاریەکەی ئەمڕۆژ وەڵای لە یەکەمەوە ئاستی ئەوان یعنی زیاتر باشتر بوو لە ئێمە، چونکە لە تەمەنی ناشین وایە یەکەمەکەی زەخت لەسەر چیان لا دروست بکرێتن هەتا ئاخیری وا بێت، بەڵام ئێمە شۆرتی دووەم تێمان هێنا و هەر باش بوو، ینی هەزمەمان لەسەر ئەوان دروست کرد، ئەوانمان لەناو گۆڵ نابوو، بەڵام ئەوە قسمەتەکە گەیارەکە قوفڵ بوو گۆڵ نەهات. بەم شێوەیە تیپی تازە پێگەیشتوانیانی هەندرێن بووە پاڵەوانی خولەکە و هەولێریش نەیتوانی پارێزگاری لە نازناوەکە بکات و پلەی دووەمی بەدەستهێنا. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.